بەناوی خۆی بەخشندەی مێرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. من ڕیاز کاکە مەحموود خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە و ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەش دەکەم. تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست بریتە لە دانانی کەسی شیاو بۆ شوێنی شیاو. ئەم قسەیە دانانی کەسی شیاو یان هەڵبژاردننی کەسی شیاو بۆ شوێنی شیاو یەکێکە لەو قسە بەربڵاو و گرنگ و بیسراوانەی کە لە کۆمەڵگەدا هەیە و هەمیشە دواکەوتویی و داڕوخان و بەرەو دواوەچوونی هەموو کۆمەڵگەکان دەبەسرێتەوە بەم قسەیەوە یان دەبەسرێتەوە بەم هاوکێشەیەوە کە ئەو پلە و پۆست و پایە گرنگانی لە کۆمەڵگەدان هەمیشە کەسانێکی نابەرپرس و کەسانێکی نەشیاو بەڕێوەیان دەبن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ژیانی ڕۆژانەی خۆیدا هەمیشە وەکو کەسێک کە بە ئاراستەیەکی خوایی بە وەحی خوایی ئاراستە کراوە هەمیشە هەوڵی داوە کەسی شیاوی گونجاو بۆ پۆست و پلە و پایە گرنگەکان دابنێت. بۆیە دەبینی لە دانانی پێغەمبەری خوادا صلی الله علیه و سلم هیچ کاتێک تووشی بەلاڕێدا چوونێک نەبوون ئەو کەسانی کە لەلایەن پێغەمبەری خواوە دانراون. چەندین نمونەمان هەیە کە هاوڵان داوایان لە پێغەمبەری خوا کردووە صلی الله علیه و سلم کەوا بیان خاتە شوێنێکەوە یاددایان مەزرێنێ لە پلەپایەکی والیەتی بێ یا سەرۆک و فەرماندەیی سوپایەک بێ لە سوپاکانی ئیسلام. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر جار توانای ئەم مرۆڤەی بە نەشیاو زانیوە بۆ ئەو پلە و پۆستەی ئەوە تا هاوڵێکی پایەبەرزی وەکو ئەبوو زەڕی غیفاری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەبارەیەوە دەفەرمێ نە لە ژێر شینایی ئاسمان و نە لەسەر زەوی هیچ کەسێک دروست نەبووە لە ئەبوو زەڕی غیفاری ڕازگۆتر و چاکتر بێ. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی دەفەرمێ ئەی ئەبا زەڕ تۆ کەسێکی لاواز و کەسێکی عاتفیت بۆ پلەپایە و پۆست و پلەپایە و پۆستی سیاسی و سەربازی دەست نادەیت و ناتوانی بەباشی بەڕێوەی ببەیت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمیشە گەڕاوە بە دوای کەسانێکدا کە بتوانن مافی ڕاستەقینەی ئەو شوێنە و ئەو پۆستە بدەن. لە ئێستادا ئێمە لە هەرێمی کوردستان لە دۆخێکی قەیراناوی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و بگرە زۆر دۆخی دیکەمان هەیە کەوا هەمویان لە قەیراندان. هەمیشە باز لەوە دەکرێت کە 27 ساڵە کەسانی نەشیاو، کەسانی نابەرپەرز، کەسانی گەندەڵ، کەسانی بەرژەوەندخوازی شەخصی مەسیر و بەرنامە و ئاراستەی ئەم میلەتەیان وەرگرتووە بۆیە سەرنجام و داهاتووی ئەم میلەتەیان بەم ڕۆژە گەیاندووە. ئایا لە ئێستادا کە ئێمە لە بەردەم پرۆسەی هەڵبژاردن داین خەڵک چۆن بتوانێت لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە چۆن بتوانێت لە ڕێی پەنجەی شایەتومانی خۆیەوە جارێکی دیکە ئەو هەڵەیە دووبارە نەکاتەوە کە خەڵکانێکی نەشیاو بکاتەوە بە دەمڕاست و پێشەنگ و بەرپرس و ئاغای ئەم وڵاتە و بە دەنگی خۆی بتوانێت جارێکی دیکە خەڵکی شیاو، خەڵکی دەستپاک، خەڵکی ئەمانەت پارێز، خەڵکی بە ئەخلاق، خەڵکی ئینتیما هەبوو بۆ نیشتیمان و بۆ میلەتەکەمان بخاتە شوێنێک کەوا لە بەغدا بێت، لە پەرلەمان بێت، لە هەر شوێنێکدا بێت داکۆکی کارێکی سەرسەختی میلەتی کورد و بەهاباڵاکانی و ئاینە پیرۆزەکەی بێ. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا خدر خەتەیی بانخواز و زانای ئاینی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرە تاوتوی ئەم پرسە دەکەین پرسی دانانی کەسی شیاو لە شوێنی شیاو بزانین ئیسلامی پیرۆز چۆن ئەم مەقولەیە چۆن ئەم هاوکێشەی داڕشتووە و چۆن هەوڵی داوە کەسەکان بخاتە شوێنی شیاوی خۆیان بۆ ئەوەی کۆمەڵگە و میلەت و ئومەتی ئیسلامی بەلاڕێدا نەبن. مامۆستاگیان هەزار سڵاوی خوارد لێبێ و زۆر سپاس بۆ ئامادەبوونت. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سلاوی خوش لێوە خۆی گەورە پاداشتان بداتەوە. زۆر زۆر سپاس دەکەم و ئامادەبوونت جێگەی ڕێزە لە بەرنامەی باسخواسی ئەمڕۆ. مامۆستا پێم خۆشە بزانم ئیسلامی پیرۆز وەکو کامڵترین و گشتگیرترین بەرنامەی خوایی تەواوکاری تەواوی بەرنامەی پێغەمبەرانی بەر لە خۆی چۆن گرنگی بەوە داوە کەسی شیاو لە شوێنی شیاو دابنرێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. خی گەورە پاداشتان بداتەوە بۆ داوەتکردن و بانکشتنی ئێمە بۆ ئەو بەرنامە جوان و ڕێکوپێکە دەستخۆشتان لێ دەکەین. دیارە ئێمە لە ئیسلامدا زۆر شت فێر دەبین. ئەگەر تەماشاکەین خی پەروەردیگار سبحانه وتعالى لە ناو سەرجەم مرۆڤایەتیدا
124,000 پێغەمبەری هەر بژاردن خوای پەروەردیگار بەخۆی بۆ قیادەکردنی خەڵک چونکە کەسی شیاو بوون بۆ ئیشێکی شیاو. و هەروە ئەگەر تەماشا بکەین لەناو ئەو 124,000 پێغەمبەرە خوای پەروەردیگار سوبحانه و تەعالا 5 پێغەمبەری لێ هەر بژاردن کە ئەم پێغەمبەرانش زۆر گەورەنە کە پێیان دەگوترێ ئولول الحەزم، یعنی ئیشی گەورەیان پێس پێدراوە پلە و پایان لە پێغەمبەرەکانی تر گەورەترن. و لەناو ئەو 5 پێغەمبەرەش یەکێکی هەر بژاردووە کە لە هەر هەمویان گەورەترە، ئەویش محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم کە پەیامەکەی لە هەموو پەیامان گەورەترە و بەخۆشی لە هەموو پێغەمبەران گەورەترە، ئیشێکی زۆر گەورەی پێس پێدراوە کەواتە پێغەمبەری خوا کەسێکی شیاوە بۆ ئەو شوێنە شیاوە. و ئەگەر تەماشەشتی دیکە بکەین تەماشا دەکەین ئێمە هەموو لەو عمرێ کە بەسەر دەبین تەماشا دەکەی ڕۆژمان بەسەردادێ و شەویشمان بەسەردادێ، شەو ڕۆژ بەردەوام دەسوڕێتەوە بەرام تەماشا دەکەین لەناو هەموو ڕۆژەکاندا خوای پەروەردیگار ڕۆژی جومعەی هەربژاردیە کە ڕۆژێکی زۆر گەورەیە، و لەناو شەوەکاندا شەوی قەدری هەربژاردیە کە شەوێکی زۆر بەقەدرە. تەماشا دەکەین لە هەر شتێکدا لەناو مانگەکاندا کە 12 مانگمانەیە خوای پەروەردیگار مانگی ڕەمەزانی هەر بژاردووە، کەواتە خوای پەروەردیگار سوبحانه و تەعالا لێرەدا فێرمان دەکا کەوا چۆن خوای پەروەردیگار شتەکانی بەڕێک و پێچی کە بە حیکیمانە بەزانانی لە جێی خۆی داناوە ئێمەش فێر ئەکا کە ئێمەش بەڕێک و پێچی چووکە ناوەکانی خوای پەروەردیگار کە یەکی لە ناوەکانی الحەکیمە. خوای پەروەردیگار یعنی لێزانە و چاک لێ دەزانی و دانایە شتەکان جوان لە جێی خۆی دادەنێ، کەواتە ئێمە دەبی ناوەکانی خوای پەروەردیگار چ لێ بکەین، ئیش پێ بکەین لە ژیانی خۆماندا بەرجەستە بکەین. ئێمەش بەم شێوەیە کەسانی شیا و چاک و باش هەر بژێرین، لە شوێنی چاک و باشیان دابنێن و دەستنیشان بکەین، لە ناوە پیرۆزەکانی خوای پەروەردیگار ئەو نوقتە و ئەو خاڵە فێر دەبین. زۆر باشە مامۆستا، زۆر جار وەک لە پێشەکەکەدا ئاماژەم بەوە کرد کە کۆمەڵێ لە هاوڵی پایە بەرز و لە پێشینەی ئیسلام داوای پلە و پۆست و پایان لە پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکڵێ لە ڕوودا دانەماوە یان بەونە لە پێشینەیی و زوو مسلمانەتی ئەم بەڕێزانەی لە پێشچاو نەکردووە، زانی بێتی کە ئەمانە بۆ کاروبارێکی دیکە خولقاون نەک بۆ پلە و پۆست و پایە. ڕەتکردنەوەی ئەم داواکاریە لەلایەن هاوڵانەوە لەلایەن خودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تا چەند پەیوەندی بەوە هەبووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیستویەتی کەسی شیاو لە شوێنی شیاو دابنێ و کۆمەڵگە و ئومەتەکە بەرەو داڕوخان و بەرەو هەڵدێران دەبن. جوانە. طبعا خوای پەروەردیگار دەربارەی پێغەمبەری خاتم دەفەرمێ صلی الله عليه وسلم وما أرسلناك إلا رحمة للعالمين، ئەتۆمان نەناردووە ئیلا ڕەحمەت و بەزەی بۆ هەموو جیهان، کەواتە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم هەڵوێستەی دەربڕیوە ئەوەش ڕەحمەت و سۆز و بەزەیی بۆ بە خەڵکدا. ئەو نمونەی کە جەنابەت هێنایەوە دەربارەی ئەبوو زەڕ، بەڵێ زۆر پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوەی کەسێکی زۆر شارەزا بووە سەرڕای ئەوەی کە پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم، کابرایەکی عاقڵ بووە و کابرایەکی سیاسەتمەدار بووە و کابرایەک بووە دووربینی هەبووە و زۆر شتی چاک و باشی هەبووە و پێشبینی کردووە، کەواتە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو شتانەی زانیوە ئەو نمونەی کە جەنابەت باس کرد و نمونەی دیکەش هەیە زۆرن. مثلا بۆ نمونە کاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نەخۆشی سەرەمەرگدایە فەرمان دەکات، دەفەرمێ موڕوع ئەبا بەکرە صەلی بالناسی، فەرمی فەرمان بکەن بە ئەبا بەکر بابچی نوێژ بۆ خەڵک بکە. دایکمان عایشە خوا لێ ڕازی بی، تەمەن عایشە معلومی جەنابتانە کە خەڵک دەزانی خۆشەویستترین ئافرەت بووە لەکن پێغەمبەر صلی الله عليه وسلم. وەزارێک لێیان پرسی چێت لە هەموو عالم خۆشتر دەوێت، فەرمی عایشە، گوتیان ئێمە دەربارەی بەعام پرسیار دەکەین نەربای، فەرمووی باوکی عایشەشم خۆش دەوێت. تەماشەکە ئەنجا کە فەرمانی کرد پێشەوە ئەبوو بەکر بچی پێش نوێژی بۆ خەڵک بکە، دایکمان عایشە فەرمووی ئەی پێغەمبەری خوا، ئەبوو بەکر پیاوێکی دڵنەرمە گریانی زوو دێ پێش نوێژی بەی مەکە و کەسێکی دیکە بکەمە ئیمام. پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەکەی عایشە ڕەت کردەوە، خێزانێکی زۆریشی خۆش دەوێت، فەرمووی من بەخۆم دەزانم
فەرمووی بڕۆن بە ئەبوو بەکری خوا لێ ڕازی بی پێشەوایەتی بۆ خەڵک بکە. فەرمووی لێرەدا چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیصابە دەکا و جوان لێرەزانی کە دەبیتە خەلیفە و چەند جوان خلافەت دەکە بەڕێک و پێچی بەڕێوە دەبا لەسەر دەستی پێشەوە ئەبوو بەکر خوا لێ ڕازی بی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەفەرمی با پێشنوێژی بکە ئاماژەیە بۆ ئەوەی کە لە دوایوی ببیتە خەلیفە و لە فەرمودەی سعی پێغەمبەریش داهاتوە صلی الله علیه و سلم کە پێغەمبەری خوا وەکو معجزەیەک دەفەرمێ لە دوای من يقتدوا أفرمي يقتدوا اقتداء بكن بأبي بكر وعمر زانان دفرم ويشك معجزة كاني بيغمبر صلى الله عليه وسلم أما جو إشارة بك كلا دواي خوي خرق اقتداء بشبك اقتداء بأبو بكر بعمر بك خوي پروردگار ليان رازبي بري بيغمبر صلى الله عليه وسلم لجياني خوي دا تماشا دكي لو زنگاني كوا أو كساني كشياو بوينا بونمونا أو على سلام مرقدا كبيغمبر إخوة أو نخوشي كان لو نخوشي دا وفاتي كرد زي شي بري كرد بقيادي أسامة كوري زيد كتماني هجدة صالام بو أبو بكر عمر كتمانيان سنقا وربو تمانيان وكو تماني بيغمبر بو صلى الله عليه وسلم كشيستو سي ساران جيان تمانيان پنزا شي صالام بو تسونا جير قيادي أسامة كوري زيد انت خرج لو قوتيان لبسي أو بيغمبر صلى الله عليه وسلم أو جنزي كرد قايد كسي تماشا دكي دواي بيغمبر صلى الله عليه وسلم وفات دكا قوتيان أو زي شربي جرنوا بيشوا أبو بكر فرموي والله زي شيك هرناوة شينموا كبيغمبر صلى الله عليه وسلم تشكيلي كرديو قائد شدانا بناوي أسامة كوري زيد بو تماشا دكي إسلام لزور شوين عند أسر كوتني بدسينا سو كبيغمبر صلى الله عليه وسلم كسي شياوي بودس نشان دكردن لزي شياوي بودادنان بلي نمونا وبالقمان زورا لا سيرة وجيان نامي بيغمبر صلى الله عليه وسلم ولا خلفاء الراشدين ولا أو زنقو الشراني كمسلمان عن بقشتي كديتيان زۆر باشە مامۆستا ئایا هەموو پلە و پۆست و پایەیەک هێندە گرنگە کەوا کەسی شیاوی بۆ بدۆزرێتەوە واتە هەموو کەسێک بگەڕێ بزانین کێ زۆر شیا و دڵسۆزە بۆ ئەم پلە و پۆستە و پایە اینجا هەڵبژێرێ بۆ شوێنە مەبەستمەوەی هەموو پلە و پۆستە و پایەکان لە ئیسلامدا بێ لە کۆمەلگەدا بێ هێندە گرنگن کە ئەبێ هەر خەڵکی شیاوی بۆ بدۆزرێتەوە بەڵێ بەتەکید لەبەرەوەی مامۆستای بەڕێز ئەو شوێنانەی کە بۆ نمونە پێداوەرە لە سەرۆک کۆمار لە سەرۆک وەزیران پێداوەرە لە وەزیرێک پێداوەرە لە ئەندام پەرلەمانێک ئەوانە هەموو پۆستی زۆر حەساس و دەقیقن هەر کاتێ ئەو کەسە لەو شوێنە چاک و باش بوو مجتەمەع و کۆمەلگا هەمووی ئیسراحەت دەکا هەر کاتێ ئەو کەسە پیاوێکی خراپ بوو ئەم مجتەمەع و کۆمەلگایە هەمووی زەرەر دەکا وەکو هاتووە دەرێ ئەناس و عەلا دینی مولوکیهم یعنی خەڵک لەسەر دینی گەورەکەیتی لەسەر دینی بەرپرسەکەیتی ئەگە بەرپرسەکە کەسێکی چاک و باش و مصلح بوو ئەوە خەرکەکە هەموو ئیسلاح دەبی ئەگەر بەرپرسەکە کەسێکی خراب و نەشیاو بوو ئەوە خەرکەکە هەموو مفسید و خراب و بێدین و گەندەڵ و دز دەرەچی بەڵێ زۆر زۆر تەئسیری هەیە زۆر کاریگەری هەیە زۆر باش مامۆستا زۆر جار مرۆڤێک هەیە زۆر خۆی بە شیاوی پلە و پۆستە و پایەک دەبینێ و پلە و پایە و پۆستێکی گرنگی شک دەبا کە لە ڕێوە خزمەتی خۆی و کۆمەڵگە و ئاین و مجتەمەعەکەی خۆی بکە نمونەشمان سەیدنا یوسفی کوڕی یعقوبە سەلام و ڕەحمەتی خوا لە هەردووکیان بێ تا چەند پێویستە مرۆڤ لە کۆمەلگەدا کاتێ دەزانێت کە خۆی شیاوە بۆ پلە و پۆست و پایەک و دەتوانێت خزمەتی کۆمەڵگەکەی پێ بکە و ئەتوانێت ئەو فەراغە پڕ بکاتەوە کە بە خەڵکی دیکە پڕ ناکرێتەوە تا چەند پێویستە ئەم مرۆڤە خۆی داوا بکە و خۆی بڕواتە پێشەوە و خۆی تەرجیح بکە بۆەوەی کە ببێتە خزمەتکاری خەڵک لە ڕێ ئەو پۆستەوە بەڵێ وەکو لە جانیبی شەرعەوە جائز نییە و دروست نییە ئینسان بە خۆی بچی داوای پۆست و پلەپایە بکە بەڵام زانایان دەفەرمونون بۆ کەسێک جائزە دروستە کە بچی خزمەتی کۆمەلگا و مجتەماعی پێ بکە بچی ئەو کەلەنە پڕ بکاتەوە چونکە ئەگەر کەسێکی خراپ ئەو شوێنە پڕ بکاتەوە خراپە بۆیە هەندێک جاران واجبە کابرا بچی ئەو بۆشاییە پڕ بکاتەوە تەماشا دەکەین یوسف پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ دەچی داوا دەکا جعلنی علی خەزائن الأرض دامنێن لەسەر چ دانێن لەسەر ممکنە وەزیری دارایی لەبەرەوەی دەفەرمێ دوو سیفەتم تێدانا دەفەرمێ ئینی حەفیظ علیم ئەمن یعنی شتەکان محفوظ دەکەم یعنی دەستم پاکە و هەروە زانیاریشم هەیە یعنی پسپۆڕیم هەیە لە مەجالەکەدا تەماشا دەکەین ئەگەر کەسێک پسپۆڕی هەبی لە مەجالەکەدا و کابرایەکی دەستپاک بی دز و گەندەڵ نەبی بەرێ پێویستە بستێ ئەو جێی
هەتا وەکو خەرک ئیستیفادەی لێ بکە چونکە باشترین نمونە تەماشا دەکەی یوسف پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بی ئەو فترەی کە بۆ وەزیری دارایی لەو دەوڵەتەدا تەماشا دەکەی ئەو وڵاتە دەگەشێتەوە نەک تەنها ئەو وڵاتە دەگەشێتەوە وڵاتانی دەوروبەریش لە ئابووری و اقتصادیدا دەبوژێنەوە ئیستیفادە زۆر دەکەن کە ساڵێکی گرانە وشکە ساڵیە زۆر ناخۆش و ناڕەحەتە کەچی تەماشا دەکەی ئەو مجتەمع و کۆمەلگای میسر هەموو ئیسراعەت دەکات لە سایە و سێبەری ئەو پیاوە چاک و باشە و ساڵحە بەرکو دەوروبەری میسریش هەموو ئیسراعەت دەکات بۆیە هەر کاتێک کەسێکی چاک و باش ئەو پۆستەی وەرگرت مجتەمع و کۆمەلگا ئیسراعەت دەکات دەحەسێتەوە زۆر ئیستیفادە دەکات کۆ بە پێچەوانەوە هەر کاتێک کەسێکی خراپ و مفسید کەوا تەماشا بۆ نمونە کەسێکی مفسید ئەگەر نمونە بینینەوە نمونە گەلک زۆرە ئەگەر نمونە بینەوە وەکو کابرایەکی وەکو سەدام حوسێنی کەوا 35 ساڵ حکمی ئەو عێراقی کرد فەرموو کەسێکی مفسید بوو چی کرد عێراقی پارچە کرد وڵاتی پارچە کرد داگیرکەری هینە ناوێ بە ملیۆنان ژن بۆ بێوەژن بە ملیۆنان منداڵ بۆ یەتیم هەتا ئێستاش دەگەدابی ئاسەوار و پاسەواری ئەو وڵاتە بەسەرخۆ نەکەیتەوە بۆ چونکە کەسێکی شیاو نەبوو لە شوێنی شیاو ئەنجاوەرە پێداوەرە بڕۆ تونس ئەنجاوەرە پێداوەڕە بڕۆ لیبیا بڕۆ هەموو ئەو نمونانی کە بە چاوی خۆمان دەبینین ئەنجا هەتا لە ناو وڵاتی کوردستانی خۆشماندا کە کەسی ناشیاو دەبینین تەماشا دەکەین چیان بەسەر ئەم میلەتە قورب بەسەرا هیناوە. زۆر باش مامۆستا زۆر جار کەسی شیا و سەرکردەی شیا و مرۆڤی شیاومان هەیە بەڵام بەهۆی هەڵبژاردنەوە بێ بەهۆی ویستی حیزب و دەسەڵاتدارانەوە بێ لە شوێن و پۆستی نەشیاو دانراوە واتە لە شوێنێک دانراوە کە لەگەڵ ئاست و بەها و بیرکردنەوەی ئەمدا ناگونجە یان بۆ منە هێندە شوێنێکی بچووکە کە تەنانەت بە مرۆڤێکی ئاسایش بەڕێوە دەبرێت ئەمەیان جیاوازتر لەوەی کە کەسی نەشیاو لە شوێنی شیاو دانرابێ ئەم مرۆڤە شیاوە بەڵام لە شوێنێکی نەشیاو لە شوێنێکی خراپ لە شوێنێکی بچووک دانراوە ئەمەیان چۆن لێک دەدرێتەوە ئایا ئەمە ژەر هەمان مەترسی و زەرەرەکانی ئەوی دیکەی نییە؟ وڵا بەتەئەکید طبعا تەماشاکە ئەمە لە شەریعەتی ئیسلامدا یا لە فقی ئیسلامی شتێکمان هەیە پێدەگوتێک هاوکوفی زۆر جوان لێکە درێتەوە یعنی شتەکان شایانی ئەو بن یعنی وەکو بێت لێک بۆشێنەوە لێک بۆشێنەوە چکە گەشتەکان لێک وەنەشێنەوە تەوازونەکە تێکەچی کەواتە ئینسانی چاک ئینسانی باش ئینسانی ڕێکوپێک ئەگەر لە شوێنی چاک و باش بوو ئەوە زۆر چاک و ئیشەکان بەڕێک و پێچی دەکا بەڵام ئەتوو کو دەبی بۆ نموناوە چی مامۆستا باسەکە دەڵێت چۆن دەبی باری لۆریەکی لە پاسکلەکی بارکەی تایەکانی دەتەقی کەواتە ئەو شتانە ئەگەر وەکو خۆی دانەندرێ بەڕێک و پێچی دانەندرێ هەم کابرایەکە بەخۆی زەرەر دەکات چکە لۆ ئەو قووەتەی نییە ئەو ئەمانەتە هەر بگری چکە ئەوە ئەمانەتە دەبی لەسەر شانی کەسێکدا بنێ شانی خۆی بداتە بەرێ و مستحق بی و شیاو بی و دامەزرا و نەگۆڕاو بی و ئیمان و عەقیدەیەکی پتەوی هەبی ئەو کاتە ئەتوانی ئەو ئەمانەتە هەر بگری بەڵام ئێمەش لێرەدا گوناهبارین ئەگەر بێت و کەسێک ئەو شوێنەکە مستحقی نییە ئێمە بچین دەنجی پێ بدەین ئێمە بچین ڕەنجی پێ بدەین ئێمە بچین پشتگیری بکەین ئەمەش گوناهبار و تاوانبارین کە پشتگیری بکەین لەبەرەوەی لە گوناهەکانی بەشدارین لەبەرەوەی لە تاوانەکانی بەشدارین لە زوڵمەکانی بەشدارین بەڵام ئەگەر کەسەکە چاک و باش بی ئەمە لە هەموو خێر و سەدەقەتەکانی بەشدارین خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆزدا فەرمانمان پێ دەکات تەماشاکە ئێمە ئەگەر خۆمان بە مسلمان دادەنین ئەگەر خۆمان بە ئیماندار دادەنین خوای پەروەردیگار ڕووی خیتابی ئاراستەی ئێمە دەکا ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقین ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە یەک لە خوا بترسێن لەگە چێ بن بڕۆنە ڕێزی ئەوانەی کە صادقن کە ئەوانەی ڕاستگۆنە کەواتە خوای پەروەردیگار بە نەسی ئایەت پێمان دەفەرمی و ئەمرمان پێ دەکا ئێمە لەگە خەرکی درۆزن نەبین لەگە خەرکی بێدین نەبین لەگەر خەرکی گەندەڵ نەبین ئەوە لەگە خەرکی درۆزن نەبین ئەوە خوای گەورە لە ئاياتی بەسەریحی پێمان دەرێکەواتە منجە منج و پێچ و پەنای ناوێ ئێمە فێر لە خۆمان بکەین باشە چۆن دەبی مسلمانێک نوێشکەربی دەنگ بداتە کەسێکی نوێژ نەکەر چۆن دەبی مسلمانێک کە دزینەکە دەنگ بداتە کەسێکی دز چۆن دەبێ کابرا بچی لە مزگەفتێ لە دوو مامەستایانی بری الله ئەکبەر دەنگ بداتە کابرایەکی مارکسی بێدینی ملحید هەتا هەدزی دەکا گەندەڵی دەکا زینای دەکا باڕی دەکاتەوە و هەروە مەساجی دەکاتەوە تەلەڤیزیۆنی خراپیە تەلەڤیزیۆنی فەسادیە ئەو هەرکە تووشی فەسادی دەکا تۆ نازانی لە هەموو گوناه و تاوانەکانی بەشداری ئەوە بە تەئکید ئەگە خۆت بە مسلمان دادەنەی خۆت بە کەسێکی بەدین دادەنەی واللهی
ئەو کەسەی کە ئەتو دەنجی پێ ئەدەی ئەگەر بێدین بی لە هەموو بێدینەکان بەشداری، ئەگەر ئارەخۆر بی لە هەموو ئارەخواردنەکەی بەشداری، ئەگەر قاتیل و زەلام کوش بی لە هەموو قەتلەکانی بەشداری، ئەگەر مەساج و باڕان بکاتەوە خەڵک منداری عالەمێ سەرخۆش بی لە هەموو ئارەقەکەی بەشداری، هەرچی گوناه و تاوان و زینۆ و فەساد هەیە لە هەمووی بەشداری. بەڵام ئەگە دەنگ بدەی بە کەسێکی بەدین بە ئەخلاق دەست بە دەست نوێژ بەخوای کەسی بەرپرس هەیە کەوا ئیسلامی بووە کەوا بەشداری کردووە لە بەشداری کردووە لە پرۆسەی حکومڕانی ڕا، یعنی نێزیکە 6 سەنتەری قورئانی کردیتەوە، ئەو چەند گرنگ و میهمە، وا هەوڵی داوا مزگەوت دروست بکرێ، تۆ لە سەنتەرەکان بەشداری، تۆ لە چی بەشداری، تۆ لە کردنەوەی مزگەوتەکان بەشداری، لە تەبعکردنی قورئان بەشداری، و ئەو خێر و سەدەقانەی کە دەکرێت بەسەر ماڵە هەژاراندا بەسەر یەتیماندا ئەو خانوانەی کە دروست دەکرێت لۆ بێنەوایان لە هەموو ئەوانە بەشداری. چۆن فەرقی نییە؟ پێم عەجایبە کە کەسێک خۆی بە مسلمان دادەنێ و قورئانیش دەخوێنیتەوە لە کاتێکدا خوای پەروەردیگار دەفەرمێ أفنجعل المسلمين كالمجرمين ما لكم كيف تحكمون. آية خواي قورة أفرمي إيما چون كساني مسلمان لقر كساني مجرم وكو إقدادنين چون إيما وكو إيشان دادن خواي پروردگار أو خسيه لقر إيما دكا أفرمي إيما مجرم كان وكو مسلمان كان وكو إكتماشانا كين، يعني أي خرچينا إيوش نابي إنساني مجرم وكو إنساني مسلم وكو إكتماشا كان عاردو عاصما بينتي دبي لوي زور تساكو باش ئاگامان لێبی شتەکان تێکەڕ و پێکەڕ نەکەین. و سەرڕای ئەوەش بەڕێزان و خۆشەویستان تەماشا دەکەین ئێمە ڕاستە زاروایە دەبینین کەسێک هەیە دەبی ئەمە دوو مەرزمان هەبی لە ئەوەی کە دەنگ ئەدەینە خەڵکی، یەک دەبی ئەو لستێکی باش بی و کاندیدەکەش کاندیدێکی چاک بی، ئەو دوو مەرزەی تێدا بێتە جێ. زاری وایە دەبینی کەسەکە باشە بەڕام لیستەکە باش نییە. جارێک لە مامۆستایە چەند پرسی چەند مامۆستا دەبینی کەسێکی باش هەیە بەڵام لەگەر زەماعاتێکی خراپ و لستێکی خراپدایە، ئایا دەنگی بدەینێ؟ مامۆستایەکە زۆر بە جوانی جوابی وەڵامی دایەوە، فەرمووی ئەدی ئەو کابرایە کەسێکی چاکە چ دەکارە ناو ئەو خراپانە؟ ئەگەر بەخۆی خراپ نەبی لۆ لە ناو خراپاندا جێ دەبیتەوە. با کەواتە خۆشەویستەکانم کوردەواری خۆمان جوانیان گوتیان مەڕ بە پێی خۆی مزن بە پێی خۆی. چۆن نەبی ئینسان بري أمن ساكو باشم خود لقر كارواني خرابات تكر بكي أي نازاني پیغمبر صلى الله عليه وسلم أفرمي المرء مع من أحب، أفرمي خلق چێت خۆش بێ لە گەرەوی عەشر دەکرێ. ئەوە زۆر کارەساتە کەوا ئینسان چێ خۆش بێ لە گەرەوی عەشر بکرێ. وەخوای پەروەردیگار لە قورئانی پیرۆزا دەفەرمێ يوم ندعو كل أناس بإمامهم، لە ڕۆژی قیامەتێدا ئەفەرمی ئەو خەرکەی کە بانگ دەکەین پێشەوە و قائیدی تو چێ بووە لە گەرەوی عەشر دەکەی و لە گەرەوی کۆ دەکرێەوە بە ئیمامەکەت بانگ دەکرێ. چەند خۆشە لە ڕۆژی قیامەتێدا ئەو کەسەی کە پێشەوای تووە، ئەو کەسەی کە قائیدی تووە، کەسێکی قورئان خوێن بی، کەسێکی دەست بەدەست نوێژ بی، کەسێکی مفەسیری قورئان بی، کەسێک بی کەوا نوێژەکانی بە جەماعات بکە، کەسێک بی کە قورئانی لەبەر بی کە قورئان بخوێنی. چۆن فەرقینیە لەبەرەوەی کە بە حیاتی لە مزگەوتێم نەدیتیا، کە بە حیاتی و لەناو پارێنووی بە لۆری و بە تڕێلە و بە بینای گەورە گەوری پڕ کردی لە دینار و دولار، نەمدیتێ تەوافی ماری خوای بکە، نەمدیتێ حەجی ماری خوای بکە، نەمدیتێ زارەکێ زەکات بداتە دوو فەقیری. ئاخر چۆن فەرقینیە؟ مسلمان دەبی هەندە عەقڵی هەبی چاکە و خراپە لێبجودا بکاتەوە. زۆر باشە. مامۆستاوە گەزانین ئێستا لە بەردەم پرۆسەی هەڵبژاردن داین و هەڵبژاردننی خەڵک بۆ پەرلەمان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق. خەڵک تا چەند پێویستە لە ڕێی دەنگەکانیەوە، تا چەند پێویستە لە ڕێی پەنجەی شایەتمانی خۆی و بە دەنگەکەی خۆی جارێکی دیکە و هەڵەیە نەکاتەوە کە خەڵکانی خراپ و نەشیا و گەندەڵ و بەرژەوەندخواز نەنێرێتەوە کایەی دەسەڵات و بڕیاردان. تا چەند پێویستە خەڵک ئەم جارە هۆشیارانە کەسی شیاو بۆ شوێنی شیاو هەڵبژێرێ. خوای پەروەردیگار لە قورئاندا دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. خوای گەورە لە قورئاندا دەفەرمێ بەڕاشکاوی بە سەریحی بە ئاشکرای دەفەرمێ ولا تعاونوا، ئەفەرمێ وتعاونوا على البر والتقوى، هاوکاری کەسانێک بکەن کە خەریکی تەقوانە خەریکی چاکەنە. یعنی ئەگەر کەسێک ئیشی چاچی دەکرد کەسێکی متەقی بوو هاوکاری بکەن. ئەفەرمی هاوکاری کەسێک مەکەن لەسەر دوژمنداری، لەسەر خراپە، لەسەر فەسادی، لەسەر گەندەڵی. ئەوە زۆر کارەساتە، دەبی لەوەی زۆر چاک ئاگامان لێبی. چونکە بەڕێزان و خۆشەویستەکانم
کە ئەتوو لە ڕابردوودا دەنگێک کرداوە برێ وەڵڵاهی دەنجی من هیچ نییە، وەڵڵاهی دەنجی تو گەلک زۆرە، ئەتوو ئەو لافاوەی کە دەبینی هەردەستی خانوان دەبا، ئینسان دەبا، جادە و کۆرانەکان هەمووی لەگەڕە خۆی دەبا، دەزانی ئەو لافاوە لە چ پەیدا بووە؟ ئەو لافاوە لە پشک پشتی گەورە گەورە دڵۆپی بچووک باریوە لە ئاسمانێ لە دڵۆپی بچووک لافاو هەستاوە، کەواتە ئەو دەنگەی ئێمە دڵۆپێکە بەگەرد زۆر دڵۆپان کەوتۆ و لافاو هەستاوە زۆر گەورە بووە. ئەو ئاگرە گەورەی کە دەیبینی دەزانین لە چ پێیا بووە؟ لە پڕوشتی ئاگر ومن الشرارة يندلع اللهب، لە پڕوشتی گچکۆکە ئاگری گەورە گەورە و بلێسە پەیدا دەبی، کەواتە زاری وێ بە یەک دەنجی تو وەزعەکە دەگۆڕێ، یعنی چۆن وەزعەکە لە باری خراپەوە دەگۆڕێ بۆ باری چاک، جاری وێ بە دەنجی تو وەزعەکە لە باری چاکەوە دەگۆڕێ بۆ باری خراپ، کە ئێستا ئێمەش لە بەردەم ئینتیخابات داینا، لە بەردەم هەربژاردن داینا، بەڕاستی پێویستە خەڵک زۆر بە مەتمانە بەخۆبوونەوە بچیتە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بداتە ئەو کەسانەی کەوا بە ئەخلاقن و بەدینن و نوێشکردن و موقیفیان هەبووە و هەڵوێستیان هەبووە، بۆیە دەبی هەڵوێستە خەڵک هەڵوێستی ئەو حیزب و لایەنانیان لەبەر چاوبی کە بە درێژایی مێژوو لە خەباتی چەکداری و لە خەباتی شاخ و شاردا مشارەکەیان هەبووە و ئێستاش لە پرۆسەی ئینتیخاباتدا بەشداری دەکەن، دەبی چاک و خراپ لێک جوداکەینەوە، چونکە هەر کاتێک تۆ هاوکاری ئەوانت کرد بە تەئکید لە خێرەکانیاندا بەشداری ئەم مجتەمع و کۆمەلگایە هەمووی ئیسراعەت دەکات. تۆ نابینی زۆر جاران دەرێن کەسێک فیشەکی بە خۆی و ناخۆی کوشت لەبەرەوەی فەقیر و نەبوونی بوو، ئەگەر بێت و ئەتوو دەنگێکی بە کەسێکی حەق بدەی ئەو خۆ کوشتنە نابینێ. زۆر جاران دەبینی ئافرەت ئاگری لە خۆ بەرداوە لە فەقیری لە هەژاری لەبەر مەشاکی لە کۆمەڵایەتەکاندا کە ئێستا کە دەڵێن ڕێژەی تەلاق ئێکجار زۆر بووە لەبەر کێشەی کۆمەڵایەتیش دەرێن لەسەر چ پەیدا دەبی؟ لەسەر نەبوونی چێ سەبەب و هۆکارە ئەو کەسانێکەوە دەستەڵاتی ئەم وڵاتیان بەرزکردیا کە خەڵکی شیاو نەبووینە، ئەوانەی کە دەنجیشیان پێداون گونەهبار و تاوانبارن، بەڵام ئینسان ئەگەر غەڵەت و هەڵەیەکی کردبی لەمە دووە نەکا، چونکە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم التائب من الذنب كمن لا ذنب له، هەر کەسێک گوناهێکی کرد بەڵام تۆبە بکە وەکو ئەو کەسەوایە کەوا تۆبەی نەکردووە، بۆی ئەگەر لە ڕابردوشدا دەگمان بە کەسی خراپ داوە، بۆی ئێستا دەبی دەنگ بە خەرچی چاک و باش بدەین، بە تەلەڤیزیۆنی گەورە و مهم بە قسەی بری قەدار و بە درۆی برۆ قەدار هەر نەخەڵەتین، چونکە نابی هەموو ڕۆژێ خەڵک فێرمان لێ بکە، نابی ئێمە میلەتێکی هەندە ساویلکە بین بە قسەیەک بە وعدێک بە بەڵێنێک هەر بغەرەتەین. نەخێر، مسلمان پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم نابی ئینسانی ئیماندار و مسلمان مار لە کونێک دوو جا پێیوە بدا، جارێک پێی وەداوی نابی ئەو جارە پێمان وەبدا، بۆیە پێویستە لەسەر شانی هەموو لایەکمان بێنە مەیدان و بەشداری دەنگدان بکەین. من لێرەدا دەمەوێت شتێکی تکە برێم، زۆر کەسەیە کە مسلمانە، نوێژ دەکا، بەدینە، قورئان دەخوێنی، دەڵێ ئەمە ناچم بۆ دەنگدان لەبەرەوەیست لە وەزعەکە ناگۆڕێ، وەڵڵاهی زۆریان پێخۆشتە ئەتوو دەنگ نەدەی، دەزانی لۆ چونکە ئەتوو دەنگ نادەی، بەڵام ئەو کەسانی هەیە بێدینە بێ ئەخلاقە زیناکەرە ئارەخۆرە ئیوی دێ دەنگەکەی لۆرەدا، بەڵام ئیوی دێ دەنگەکەی لۆوی لەدا لۆ پیاوە خراپەکەی، بەسە تو نایە دەنجی لۆ پیاوە باشەکە دەی، ئەوە بەونەوە عەش فێری لە تو کردووە و دەرێ لە خۆت لە مارێدانی شەو بەشداری مەکە. یەک لەو ئوسلوبانەی کەوا دیکتاتۆرەکان بەکاردێنن ئوسلوبی بێئومێدکردنی خەڵکە، بۆی ئینسانی مسلمان نابی قەت بێئومێد بی. خوای پەروەردیگار دەفەرمی ولا تهینوا ولا تحزنوا أنتم الأعلون إن كنتم مؤمنين، أفرمي دلتك مبن عادز مبن ئەگەر ئێوە ئیمانداری ڕاستەقینە بن ئێوە بەسەر دەکەون. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە تاریخ و مێژی خۆیدا هەمیشە مسلمانانی هانداوە وریان بەرز بووە، بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی ئەصحاب و هاوڵانی ئەوها بەسەرکەوتن دەستیان بەسەر زۆربەی دنیا داگرت، بۆیە ئینسانی مسلمان نابی بە هیچ شێوەیەک بڕوخێ لە بەرامبەر گەندەڵی لە بەرامبەر بێدینی، دەبی هەموو کاتێک ورەی لە سەتان سەد بی بوێر و درێر بی بەرامبەر ئەو پرۆسەیە و بەرامبەر بەرەنگاربوونەوەی گەندەڵان و بێدینان. زۆر باش مامەستا لە ڕوانگەیەوە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە نابێ مسلمان دووجار لە کونێکەوە بگەزرێ، ئەوە تا بۆ منە دەبینین چەندین هەڵبژاردنە خەڵک هەر بەردەوام خەڵکانێک هەڵدەبژێرێتەوە کە نامۆن بە کۆمەڵگەی کوردی، بە ئەخلاقی کوردی، بە کەلتوری کوردی، بە ئاینی کوردی. تا چەند پێویستە ئەم جارە خەڵک هۆشیارانەتر لە پای ئەو هەموو
بە دواوە چوونەی کۆمەڵگەی کوردی نەبوونی خزمەتگوزاریەکان نەبوونی بودجە چەساندنەوەی میلەتەکەمان بە هەدەردانی خاک و سەروەت و سامانی ئەم میلەتە تا چەند پێویستە ئەم جارە خەڵک هۆشیارانە نەیەڵێ جارێکی دیکە لەلایەن دەسەڵاتدارانەوە و هاوشێوەی مارێکی کوشندە و ژەهراوی بگەزرێ و خەڵک جارێکی دیکە بتوانێت لەم هەڵبژاردنەدا خەڵکی شیاو ئەم جارە بخاتەوە شوێنی شیاو. والله ئەم پێم وایە ئینشاءالله ئەو جارەی ئێمە وەکو مامەستایانی ئاینین کە لە ناو مجتەمع و کۆمەڵگایەکەدا دەژین هەست ئەکەین کە خەڵک ئەو جارە هۆشیار بوویتەوە، خەڵک ئەو جارە بێدار بوویتەوە، قەناعەتم وانە ئەو جارە بتوانن فێر لە خەڵک بکەن. سوپاس بۆخوا ئێمە ئەو مجتەمع و کۆمەڵگایەکە دەبینین لە ناو خەڵک داینا وا بزانم ئەو جارەی جارەکی دیکە بە هیچ شێوەیەک ئینشاءالله ئەو دەنگەیان نافەوتێنن و دەنگ نادەنە زوڵم. بەڕێزان تەماشا کە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئێوە تەماشا دەکەن بە چاوی خۆمان دەبینین کاکە دزی دەکرێ بەڵێ، گەندەڵی دەکرێ بەڵێ، خەرک بەناحەق دەگیرێ بەڵێ، موچەی خەرک دەبڕێ بەڵێ، چی زوڵم دەکرێ بەڵێ، کێشەی ئابووری هەیە بەڵێ، کێشەی سیاسی هەیە بەڵێ، نائەداڵەتی هەیە بەڵێ، ئەوانە هەمووی هەرەیە بە خۆشیان دەڵێن ئەو گرفتانە هەمووی هەیە. باشە ئەتو بۆچی ئەو گرفتانە ناگۆڕی؟ ئەری لەسەرت وازب نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا کە ئیمامی مسلم ڕیوایەت دەکات دەفەرمێ من ڕەئا منکم منکەڕن، هەر کەسێک لە ئێوە نەیفەرمووە زەید و عەبد مامۆستای ئاینی و مۆزەف، ئەفەرمی من یعنی هەموو کەسێک مامۆستای ئاینی شێخ دەروێش کرێکار جوتیار مۆزەف ڕاگەیاندکار هەموو چینە توێژەکان ئافرەت و ژن هەر هەمووی گەنج و پیرەوە ئەفەرمی من هەمووی دەگریتەوە ڕەئا منکم منکەڕن ئەگە شتێکی خراپی دی فەلیغەیر بیەده دەبی بەدەستەکانی یعنی بە قووەت و بەهێز بیگۆڕی، یعنی ئەو گەندەڵی و دزی و خراپەیە لا بدا. ئەفەرمی فەئین لەم یەستەطیع بەڵام ئەگەی نەیتوانی بەدەست بگۆڕی فەلیغەیر بلیسانیه دەبی چی بکە؟ دەبی بە زوبان بیگۆڕی، بە زوبان بیگۆڕی وەکو چێ؟ وەکو ڕاگەیاندن ئیعلامی ئێوە کە ئەوە گۆڕینە بە چێ؟ بە زوبان. مامۆستای ئاینی لەسەر مینبەر دەبی لەسەر مینبەری ئەو منکەرانە بگۆڕی و هەروە ڕۆژنامە نووسەکان پەیامنێرەکان ڕادیۆیەکان و هەروە کەسانی قسە بەدەست لە مەجلیسەکاندا و هەر کەسێک لە مەجلیسێدا بە زمان دەبی ئەم منکەرە بگۆڕی. ئەنجا ئەفەرمێ ئەگەر بە زمانیش پێت نەکرا بیگۆڕی فەلیغەیر بقەلبه دەبی لە ناو دڵەوەدا زۆر کرد لێ بیتەوە و پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم وذلك أضعف الإيمان ئەوەش هەرە ئیمان زەعیفە ئەتوو بەس لە ناو دڵەوەدا ڕکرد لێ بیتەوە. بۆیە ئەوڕۆ فرسەتێک هاتیتە پێش کە پێشان ئەگەر بتویست باە گەندەڵی دزی زوڵمێک لا ببەی دەبی دەست کرد با سیلاحی بە زەبری چەک و سیلاحەوە لا درباوە. ئێستاکە کە لە شەڕەت فەنگەوە هاتیتە سەر شەڕە دەنگ بەو دەنجی تۆ گەندەڵ لا دەکەوی، دز لا دەکەوی، پیاوی خراپ لا دەکەوی، عارەخۆر و زیناکەر لا دەکەوی، ئەوەی کە نائەداڵەتی دەکا بەو دەنگەی تو لا دەکەوی. ئەمڕۆ گەورەترین جیهاد وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم أفضل الجهاد گەورەترین جیهاد كلمة الحق كلمة حقا لك عند السلطان الجائر لك سلطاني خراب يعني كاربدستي الظالم أتو أورخسي برانبر بكي برانقاري ببيوا بدنجيك بإعلامك براقياندنك بحلويستك أو قورتين زي هذا اللي بيناي بخواي پروردگار دا كبتواني أو وسعة بقوري وخواي پروردگار لقرآن فرميه إن الله لا يغير ما بقوم حتى يغير ما بأنفسهم خواي پروردگار وزعي هيت كسيك ناقوري حتى بخويان وسعك ناقورن بوي بيوست إيما بين ميداني وسعك بقورين إيه باشا أقر أمن تأيدي نكمو دەنجی بۆ نەدەم و ئەدی بەدەنجی چێ دێتە سەر حکم نەخێر کەواتە هەر کەسێک لە ئێمە گوناهبار و تاوانبارە ئەگەر ئەو وەزعە نەگۆڕی بۆیە فرسەتێک هاتیتە پێش بۆیە پێویستە لەسەر شانی هەموو لایەکمان وازبە بچین بەشداری بکەین ئامادەبین لەو ڕۆژە بە گوڕ و تینێکی زۆرەوە بە ورەیەکی بەرزەوە بچین ئەو وەزعە بگۆڕین. ئەو وەزعە نەک تەنها بۆ خەرکی هەژار و ڕەشوڕوود باشە بەرکول لۆ زاڵمەکانیش بە ئیستیفادەیە وەزعەکەم بگۆڕێ چونکە زاڵم چی دیکە زوڵم ناکە چی دەکە لە خوای پەروەردگار گوناه و تاوانی هەندێک کەڵەکە نابن و زۆر نابن جەماوەر لێیان تۆڕە نابی بێ ئەگزاری تەفرتونیان ناکە ئەو کاتی ئەوانیش بە خۆیان دادەستنەوە کەواتە لە ڕێی دەنگدانەوە کە بە شێوەیەکی ئاشتیانە لەسەر کورسەکانیان بێنە خوارێ کەسێکی شیاو لەسەر ئەو کورسێ دامنیشی ئەوانیش بۆ خۆیان بێن ئیسراعەت بکەن چکە ماوەیەکی شەماندینە لە دزیکردن و لە زوڵمکردن بەرکو خەرکیش عەفویان بکە و چی دیکە ئەوە بەردەوام نەبن لەسەر ئەو زوڵمە. کەواتە دەنجی تۆ
هەم ئیسیفادەی هەیە بۆ مەزلوم کە دەگاتە حەقی خۆی، هەم ئیسیفادەی هەیە بۆ زاڵم کە ئەوی چی دیکە زوڵم ناکە، سود و قازانجی بۆ شتەیە. زۆر باش مامۆستاگیان جەنابەت فەرمووت کە ئێمە وەکو مامۆستایانی ئاینی هەست دەکەین ئەم جارە خەڵک گۆشیار بۆتەوە. هەمیشە ئەزانین کە مینبەرەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مەیدانی شەڕ و ململانەی حەق و ناحەق بووە. هەر لە سەردەمی ئەمەویەکانیشەوە هەتا ئێستا دەسەڵاتداران هەمیشە لە قسەی حەق و قسەی ڕاستگۆیانەی ئیمام و مامۆستایانی ئاینی ترساون. لە ئێستادا ڕۆڵ و ئەرکی مامۆستایانی ئاینی چێت لە هۆشیارکردنەوەی خەڵک، لەوەی کە خەڵک هۆشیار بکەنەوە کە لە دەنگداندا لە هەر مەسیر و سەرنجامێکی دیکەدا خەڵکی شیاو بۆ شوێنی شیاو هەڵبژێرن. جارێ سەرەتا زۆر بەداخەوە 100 جاران بەداخەوە زۆر حەیفە مامۆستای ئاینی کە قورئان دەخوێنی، لە قورئان دەفەرمی وەلا تەرکەنوا ئیلی الەذینە ظەلەموا، کە خوا لە قورئان پێمان دەفەرمێ مەیلتان نەبی بۆ لای زاڵمان. زانایان و مفەسیرین دەفەرمون یعنی وەلا یعنی مەیلی ناو دڵیشتان نەبی، نەک لەگەریان نەبن. خوای پەروەردیگار بەوە ڕازی نییە ئینسان مەیلی ناو دڵیشی لەگەر زوڵم دابی کەچی بەخۆت لەگە زوڵم دابی. کەچی مامۆستای ئاینی هەیە لە سەف و بەرەی زوڵمە، مامۆستای ئاینی هەیە لە مزگەوت تێدێ پێشنوێژی بۆ خەڵک دەکا، لە ناو حیزبێک ئیش دەکا کە بڕوای بەخوای نییە، کە بڕوای بە پێغەمبەر نییە صلی الله علیه وسلم. ئەوە کارەساتە مامۆستای ئاینی ئەو خەرکە تووشی گومڕایی دەکا. طبعا فرمودەیەکی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم کە فرمودەیەکی صحیحە، ئەلبانی لە سیلسیلەکەی دادێ صحیحە، کە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم رأيت ليلة أسري بي دفرمي أو شوي كوا چوومە ئیسرا و میعراجم پێکرا، دەفەرمێ دیتم کەوا چەند پیاوانێکم دی لێوەکانیان بە مەقەسی ئاگر دەبڕیەوە. بە جوبریلم گۆ یا جوبریل من هاولای ئەوانە چێنەکەوە ئەو ئازا بە سەختیان هەیە کە لێوەکانیان بە مەقەسی ئاگر دەبڕێتەوە. جوبریل وەڵامی پێغەمبەری دایەوە صلی الله علیه وسلم فەرمووی هاولائی خطباء أمتك أي محمد صلى الله عليه وسلم ئەوە مەلایەکانی ئومەتی تۆنا، ئەوە وتاربێژەکانی ئومەتی تۆنا، لێویان بە مەقەسی ئاگر دەبڕێتەوە. دەزانی بۆەوەیان لێ دەکرێ یا محمد صلى الله عليه وسلم فەرمووی يأمرون الناس بالبر بخەرچی دەرێن چاکەی بکە وينسون أنفسهم بەڵام بەخۆیان ناکەن وهم يتلون الكتاب أفلا يعقلون سدەکەن قورئانی خوای پەروەردیگار دەخوێنەوە بەڵام دە قورئانەکەی ناگەن و ئیش پێ ناکەن. تەماشاکە مامۆستای ئاینی چارچێکی لەسەر شانە. مامۆستای ئاینی ئەگەر بێت و حەق بۆ خەڵک نەڕێ لە ڕۆژی قیامەتێدا لێوەکانی بە مەقەسی ئاگر دەبڕنەوە. مامۆستا لە خوا بترسێ کەوا دەعم و پشتگیری زوڵم و نەعەداڵەتی دەکەی، کەچی نەک تەنها بەخۆشت خەرچیش گومڕا دەکەی. مامۆستای ئاینی هەبوو گوتیتی دەنگدان چ پەیوەندی بە دینی وە نییە، ئەلی تخوا یعنی بەڕێوەبردننی وڵات پەیوەندی بە دینی وە نەبی چ پەیوەندی بە دینی وەیە؟ ئەم هەڵبژاردنە پەیوەندی ڕاستە و خۆی هەیە بە حکومڕانی خەڵکدا. ئەی پێغەمبەر یا هەندێک لایەنی ئیسلامی هەنا دەڵێن ئیسلام سیاسەتی تێدا نییە. ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم قائید بوو، قائیدی سوپای دەکرد، ئەدی ئەوە سیاست نییە؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا دەوڵەتی بەڕێوە دەبرد، ئەدی ئەوە سیاست نییە؟ لە فەرمودەی سەحیح پێغەمبەردا هاتووە صلی الله علیه وسلم باسی پێغەمبەرانی بەنو ئیسرائیل دەکا، فەرمی کانوا یەسوسهم الأنبیاء، ئەفەرمی پێغەمبەرەکانی بەنی ئیسرائیل سیاستیان بۆ ئومەتەکەیان دەکرد. یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەوڵەتی دامەزران سیاست نییە، یعنی قەزاوەتی دەکرد سیاست نییە، یعنی پێشەوە ئەو بەکر خلافەتی هەبوو، پێشەوە عومەر و عوثمان و عەلی دەوڵەتیان بەڕێوە دەبرد، ئەو هەموو ساڵانە حکومیان کرد. یعنی ئەو مامۆستایە نازانم ئەو لایەنە ئیسلامیانە کە بەناو ئیسلامینە چۆن لە دیلحاڵی بووینە برێن ئیسلام سیاسەتی تێدانە، یعنی ئەو ئیسلامە پاک و خاوێنە سیاسەتی تێدانە، یعنی عیزبی خراب و بێدین و گەندەڵ سیاسەتی تێدایە. مامۆستای ئاینی بۆ لەخوا ناترسەی، بەڵام لە هەمان کاتیشدا مامۆستای چاک و باشمان هەیە، مامۆستای دەست بە دەستپێشمان هەیە. ئەو مامۆستایانەی کە ئێمڕۆ لە کوردستاندا نێزیکەی 30 مامۆستای ئاینی منبەرەکانیان لێسترادایتەوە، میحرابەکانیان لێوەرگیرایتەوە، لێ ناگەڕێن وتار بدەن لەبەرەوەی بوێر بووینە، لەبەرەوەی دلێر بووینە، لەبەرەوەی حەقیان بۆ خەڵک گرتووە. بۆیە پێویستە ئەمڕۆژ خەڵک موقیفی هەبی بەرامبەر ئەو مامۆستایانەکەوە وتار و خوتبە و مزگەوتیان لێستان رایتەوە، ئەوە زوڵمە لێیان کراوە. با هەموو کەسێک بزانی ئەگەر مامۆستا لەسەر خەڵک بەجوابنێ
بەخوای دەسەڵات زۆر ڕێز لە مامۆستای ئاین دەگری بەرکو پێراوی لۆدادەنێ مامۆستا بەخێربێ سەر چاوم ئەتۆ ڕێزت هەیە ئەتو پیاوەکی بەڕێزی ئەتو محتەڕەمی فەرموو لای سەرەوە دابنیشە واللهی بەس مامۆستا هیچ قسەیەک نەکا بەڕێزترین کەس لە کندەستەڵاتی گەندەڵ مامۆستای ئاینیە بەڵام مامۆستای ئاینی لەسەر خەڵک بە جواب دێ. بەڵێ مامۆستاگیان باباز لە سوود و گرنگی دانانی کەسی شیا و لە کۆمەڵگەدا بکەین کاتە ئێمە لە کۆمەڵگەی خۆماندا خەڵکی شیا و باشمان خەڵکی دەستپاک و داوێن پاک و بە ئەخلاق و دوور لە گەندەڵیمان هەڵبژارد بۆ هەر پلە و پۆست و پایەک بێ ئەو کاتە بەرهەم و یام کاریگەری و ئاسەوارەکەی لە کۆمەڵگەدا چۆن چۆنی دەرەکەوێ و کۆمەڵگە چه سوود و ئیسراحەتێک لەم دانانە دەبینێت. بە تەئکید کەسی شیا و لە شوێنی شیاوبی زۆر زۆر سوود و قازانجی دەبی. ئێمە مەبەستمان هیچ نییە بێم وڵا ڕیکلام بۆ هیچ کەسێک بکەین. ئێمە بە هەندێک بە ئینساف قسان بکەین وچ کابرێک گوتی با بە ئاشکرایی بی باشە ئێمە ئەگەر تەماشەی بە نمونە حیزبێکی وەکو کۆمەڵی ئیسلامی بە نمونە بینینەوە کە دوو وەزیرمان هەبوو لە حکومەتی هەرێمی کوردستاندا دەفەرموو دۆست و دوژمن شاهێدی بۆ ئەو وەزیرانە ئادا کە ڕۆژێک لە ڕۆژان دزیان نەکردووە گەندەڵیان نەکردووە ئەو وەزارەتانیان ژیاندەوە چەندین سوود و قازانجیان هەبوو بۆ خەڵک هەموو خەڵک شاهدیان بۆ ئەدا ئێ باشە ئەگە لە باتی وەزارەتەکی هەموو وەزارەتەکان خەرچی حافظ قورئان خەرچی دەست بەدەست نوێژ خەرچی بەدینی بچیتێ ئەو کاتە دزی دەکرێ نەخێر دزی ناکرێ گەندەڵی ناکرێ کەواتە سوود و قازانجی یەکجار زۆر دەبی هەموو مجتەمع و کۆمەڵگا ئیسراحەت دەکا بەڵام ئەگەر هەموو وەزارەتەکان ببنە خەرچی خراپ ببنە خەرچی چاک و بێدین و مفسید ئەو کاتە هەتا ئیشەکرد لە دایرێ دەبی پارێکی زۆر بدەیە بەرتیل دەبی واست هەبی دەبی خزمەکەت هەبی ئەوجا بە 5 ڕۆژان بە 10 ڕۆژان بە مانگەچی بەس تەوقیعەکرد لۆ ناکەن کەواتە ئیسراعەتت نامینێ هەموو ئیشەکانت لێ موعەقەت و ئارۆز دەبی چکە پیاوی خراپت لەو جێداناوە هەموو ئیشەکانت ئارۆز دەبن و پێچەوانەوە ئەگەر کەسی چاک و باشبی خەرک ئیسراعەت دەکا و کەسێکی خراپبی هەموو خەرک لە بەدەستی ئیسراعەت ناکە و دەکەویتە ناڕحەتی کەواتە دەنگدان بە ئینسانی چاک ژیانە دەنگدان بە ئینسانی خراپ ژانە دەنگدان بە ئینسانی چاک ڕەحمەتە دەنگدان بە ئینسانی خراپ زەحمەتە. مامۆستاگیان زۆر زۆر سپاس دەکەم خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە هەر سەرکەوتو و شادمان بی ئینشەڵا زۆر سپاس دەکەم. سەلامەت یا ڕەبی خوا پاداشتی بەش بدات و خوا زاتان داتوە یا ڕەبی. زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزیش کە تام ساتە بینەری بەرنامەکە بوون تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.